بەڵێ کۆسار بەردەوامە بین و باس لە چاوەری دووەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمانەکەین کە باس لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری ئاکرەیەکەین کە زۆر بەڕێز ڤەهێڵ فەهمی بەرپرسی ڕاگەاندنی گەشت و گوزاری ئاکرێ ڕاستەوخۆ لە ئاکرێەوە لەگەڵمانە بێت کاک ڤەهێڵ سڵاو لە بەدەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس سڵاو بۆم گوز پێدانگ و باش بیتن. سپاس دەکەین کاک ڤەهێڵ پێشەوەی کە باز لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری ئاکرێ بکەین پێم خۆشە باز لە کەرتی گەشت و گوزار بکەین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە. کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدا و تا چەند ناوچەی گەشتیاریمان هەیە بە تایبەت لە سنووری ئاکرێ؟ بله کم گشتی بحثی کارت گشت و گذاری بکنه هرم کردستانه دوی آستکی ود سالند بوری دا گشتی آستکی باش دا کم بحثی آکره جیب کنه آکره کلوان کو چند جنس گشتیاری هنه کو گشتیار قصد لید کنو هم جلوی هاوینگا هم جلوی گشت و گذارا شوینواری و بر همین خمالین کشتوکالی چوک آکره دولمند بر همین کشتوکالیش و اولش همی کرد گشته که گشتی همی کرد گشت گذاری بقوت گریتن اکم ساکنه سالت بوری دا افرجا هات نگشتیارا بلندتر لهاتی عشوه که کو کرد گشت گذاری برف پیش شوا. بله کاک ڤەهێڵ ئەگەر پێمان بڵێ ئەو زۆرترین ئەو گەشتیارانی کە ڕوو لە شاری ئاکرەیەکەن کام چم ناوچەیەکەن یاخودی دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانی تیا یاخود هەر گەشتیارانی خواروی عێراقن کە سەردانی شاری ئاکرەیەکەن؟ بله هاتنا گشتیارا بو آکره به گمان رجا پتر سرهندیک و هاتنا گروپین گشتیاری خارون و راست عراقی نه بس وی که جی دینا دیار کردن که گشتیارین بیانی جیانه و کمینا اروپا جی دهن هر دیسان هر چهار پارچین دیان کردستان و ترکیه و ایران جی گشتیار قصلیت کن بس رجا هر بلندتر گروپین گشتیارین خارون و راست عراقی نه او گشتیارانی که سەردانەکەن بەو پێی کە لە شاری ئاکرەیە مزگەوتی گەورەی ئاکرێ بوونی هەیە کە لە چواردەی زاینیەوە ئەم مزگەوتە دروست کراوە لە سەردەمی دەسەڵاتی ئیسلامەوە کەسانی ئاینین کە سەردانیەوەکەن زیاتر یاخود نا هەموو کەسێک هەموو هاوڵاتێک گەنە شاری ئاکرێەوە؟ گشتیار یکود بجن همی لانکی و سرطان آکریت کن هم دیسان بو مجوی آکری هم دیسان جن گشت گذار آکری اوش و اکیب همی لقا خوبک بگیرد داتن چکو گشتیار دما قصد آکریت کتن دست پی جن شوینواری دبینیتن هر دیسان چتا هاوینگا هر دیسان کرینا بر همین خمالین آکری اول کود بجن همو لانکی و سرانجا گشتی راد کشیدن. باشە کاک ڤەهێڵ زیاترە و گەشتیارانی کە دێن سەردانی ئاکرێکەن سەردانی چ شوێنێکی ئاکرێکەن یاخۆ دیارترینەوە شوێنە گەشتیاریانی کە لە ئاکرێ هەیە و گەشتیاران نتوانن سەردانی بکەن کوێیە و لەگەڵەوە هیچ ڕێبەرێکی گەشتیاری هەیە کە لەگەڵیانە بڕات زانیاریان لەسەر شوێنە جیاوازەکان و ناوچە گەشتیاریەکان پێبات و بە زمانە جیاوازەکان طبعاً. بله هر گروپ گشتیاری دما قصد آکریت کن جیوان دست نشان کردی و وکو گروپ دادنن سردانا چند هاوینگن سنتر آکری هر دیسا دورو بری آکریجت کن اول فرق دکتن مثلا گشتیار های سردانا آکریت که هم گشتیاری نافخوی بیجیانه که الهولی بیتل دو که حتی سلیمانیه دید دست که بجید آکریا کفنار ببینیتن پشت اینگی بر همین خمالی دکریتن اوش جوازه که درست دکتن گشتیار ده جه بس جن شوینواری سردانه لید کتن که اوش بس شکل اکود بجن گشت گذار رابطه گشتیاریش هیا بس حس هیا بشتا سر یعنی مثلا آف بیتن هاوینگه تافگه بیتن قصدوان جهاد کتن الوی گرانکاری سر داده ایتن که گشتیار بو بر همین خمالی بیت یان جی بو گشتا سیرانی و جن آف بیتن. باش کاک ڤەهێڵ خۆمان دەزانین کە ئاکرە شارێکی زۆر گەورە نییە هەم لە ڕووی مەساحەوە هەم لە ڕووی دانیشتوانەوە ئەو گەشتیارانە کە سەردانی ئەو شارەکەن ئەو ڕێژەیە کە جەنابە داماژت پێکرد بۆ مانەوە گرفت دروست نابێت لەو شارەیە ینی بەشی پێویست ئوتێل و مۆتێلەکان بوونیان هەیە لەو شارەیە بۆ هاوڵاتیان و گەشتیاران کە سەردانی شارەکەکەن؟
وەک ئەس دەجەوە پرسیارەتە دەست پێ کردم وەک ڕووبەر ئۆکرێ ڕووبەرێکی مازنە هەم لەوانێ نۆحیێڤە و گوندۆژی بە مەبەسم لە سنتەری شارە مەبەسم لە سنتەری شارەکەی نەک قەزا و ناحیەکانی بەڵێ زۆنی سەر نۆحیەکۆنە چونکو بەشەکل شوێنێت گەشتیۆری نۆحیۆدۆنە ئۆکرێ توی بەداکەم ساکەنە گەلیزم تۆ بجیلی ئەوە سەدکەویتە نۆحیۆ بجیلە و دیسۆ نۆحیۆ دینۆر تێدۆ شێوەیەکی گشتی هاتنۆ گەشتیۆرە بۆ ئۆکرێکە ئەس بەحس لێ بکەم نەبوونە وتێل و موتێل ئەسوێ جۆ بۆ پرسیارەتە بدەم نەبوونە تۆل متەتەبی کۆرتێکردنە کریە سەر ئۆکرێ بوویەکێک و گەشتیۆر الشەڤل ئۆکرێ نەمینەوە بەس نەبیە کوسپێکی مازن چونکە ڕۆژۆنە تێن سەرەدۆنە ئۆکرێتکەن و دیسۆن زڤڕ ناوێوان بوو پۆرزگەوە دووکیۆنی هەولێرێ بەس ئیشەڵال ئایندا دەکوم کۆر لە سەروێن دێ بکەین گەشتیۆر بمینەوە من دەبێت دەمە دیۆرکردنیش کوونە بەس ئوتێل و متێل کۆرتێکردن ئەگە دەمە گەشتیۆر ئۆکرێ بمینیتن ناتنە جێڤە حەوەندنە دەبێتن ئەوی دەمە شەوێ دەبێتن و پارکەکە بیتن و جێیۆریۆ هەبیتن و شەوێ قەس لێ بکەتن بەریک و جێڤە حەوەندنێ لێ پڕینتە خۆرێ باشە کاک بەهێڵ پار ژمارەی زۆر گەشتیار ڕویان لە ئاکرێ کرده بوو و بۆ ئەم ساڵ پلانتان چییە بێت یاخۆت بیرۆکەی ئەوە هەیە کە خزمەت گوزاری یاخۆت شتی دیکە بۆ ئاکرێ بکەم بۆی کە زیاتر گەشتیار ڕابکێشن بۆ ئاکرێ و لەگەڵەوەشا ئەو گەشتیارانی کە سەردانی ئاکریان کردووە زیاتر گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراقن کە سەردانی ئاکریان کردو بۆچی هاوڵاتیانی خۆمان کەمتر سەردانی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستانەکەن هیچ پلانێکتان هەیە بۆی کە گەشتیار زیاتر ڕابکێشن بۆ شوێنە گەشتیاریەکان بەێ بێگومان ئەنجامدانە هەندێک پرۆژەیە و هەندێک پرۆژێت واکوت بێژن جێنیۆریە و دیسۆن چەند هەندێک پرۆژیانێک و گەشتیۆر سەرادۆنێ لێ بکەتن ئەکوت بێژن وە بەرهێنەر دەشێت هەندێک پرۆژە مەسەلەن ئۆکرێچێکەتن ئەڤە دێ ئۆستێ گەشتیۆری بلند کەتن پلانێتمێت سەڵۆنە ئەو یەکێک و بەرفراکردنەوە وەن هۆڤینگە ئەوێن هەین کو ئەف هەندێک و ساڵێن بوریژی دۆ ڕێژە گەشتیۆرە بلندتر لێ کردە بەێ ئەگەر هۆت و وە بەرهێنەر یۆن دیسۆن ئەنجامدانە کۆرین وە بەرهێنانی ڕێژە گەشتیۆرە بلندتر لێتن کاک ڤایل ئەگەر بە دیاریکراوی پێم بڵێ لە ئاکرێ و سنووری ئاکرێ و چواردەوری ئاکرێ چەند شوێنی گەشتیاری هەیە شێوەیەکی گشتیا کەس بەحس بکەمە چۆردە جەهانە و پێنج لوۆن جەها بەردەوامی گڕۆپێن گەشتیۆری سەرەدۆنێتکەن هەر چۆن وەرزۆدا و هەندێک جێژی مەهانە وەکوت بێژن دیرن یانژی بەر مەسالێت ئەمنی کەس سەیرۆنی نەشێ سەرەدۆنێ لێ بکەن هەم دیسۆن گەشتیۆرژی باشە کاک ڤێڵ وەک دوایین پرسیار ئەگەر جوابی ئەومان بیتەوە بە شێوەیەکی کورد ئەمەوێت ئەوە بزانن کە کەرتی گەشتیاری و کەرتی ئابووری تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە یاخۆت ئەتوانین بڵین کە کەرتە گەشتیاری دەتوانێت ئابوووریەکی بەهێز بە وڵاتێک یاخۆ ناوچەیەکی دیاریکرا و دروست بکات بۆ پێیکە ئاکرێش ناوچەیەکی گەشتیاریە وەلا بەتایبەت لە نەورۆزە هاوڵاتیان سەردانی ئاکرەیەکەن پلانتان چێ بۆی کام ساڵ هاوڵاتیان زیاتر ڕوو لە ئاکرێ بکەن بۆی کە نەورۆز لەوێ بکەن و ئابوووریەکی بەهێز بۆ ناوچەیەکی دیاریکرا و دابین بکات جام ساڵ پێشوی کاکڤێل جواباتەوە نەورۆزی لە ناو ڕەمەزانە پلان و بەرنامەتان چێ بێ بۆ ئەمە بەێ وەکو دیۆر ئەم بەحسی نەوروزێ خصوص بکەین کەوە دو ساڵات کەوێتەمە ڕەمەزۆنێدۆ بەس هۆتنۆک وەکوت بژین نەوروزبوون و گەشتیۆرە بووێ ئاهەنگێ ناوەتیا ڕاگرتن گەشتیۆر بەردەوام ساتکەکەم سەکە لەوانێ ئۆبووریڤە لەوانێ ئۆبووری نەبەس vê rojê çikû mehên her çormeyê hovînê do astê oborî van cihên geşterî birindtir çikû kesek sel van rêyên hovîngeha kar dikin her dîsan çend kirê kar li van vîngeha de kar dikin ev jî hem rêja bêkariyê kêm diket û rêja oborî jî bilindtir lê diketin eger em basî tinê roja Newrûzê bikin bêguman her kesek kar biket dewateke rojane bixwe vê rojê dest dikevîtin. Zor başa Veyl Fehmî berpirsî ڕاگەیاندنی گەشت و گوزاری ئاکرێکە لەگەڵمان ناوی زۆر سپاس.